بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش كبراني برز وخوشويست لدرسي الرابردو داقيشنا أوي كاتيكا شارلي ديغول سروشي أو كاتي فرنسا لصالي شيستو نويا لكوتاكاني شيستكان بابلين كشف کرد بەوەی کە پەیماننامەی بریتون ووت چاوەشەکارێکی یەکجار گەورەیە و 44 وڵاتی ئەو کاتەی جیهانی چاوەشە کرد و جیهان کەوتە ژێر قەرزێکی زۆرەوە و قەرزەکەش پارە نییە، هەر کاغەزێکەوە کۆپی کرایە و زێڕی لەگەڵ دانەندراوە. ئەم مشتومڕە بەردەوام بوو، زێر هەڵکشان و داکشانێکی یەکجار زۆری بەخۆوە بینی و حەوت وڵاتی ئەو کاتە بڕیاریاندا کۆبنەوەیان کرد لە کۆبوونەوەی لەندەن بەوەی کە لێ نەگەڕێن زێر لەوەی ئێستاکە هەیە بەرزتر بێتەوە بۆەوەی کە جیهان ئیفلاس نەکات، چونکە چاوەشە کراون وەکو کورد ئەڵێ لانەک درابوون. بەرحاڵ ئەم مشتومڕە بەردەوام بوو، نەیانتوانی پێش لە بەرزبوونەوەی زێر بگرن لە کۆتایی شێستەکان و لە ساڵی هەفتا هەتا لە ساڵی هەفتاویەک با بڵێن نیکسۆن سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا لە 15 هەشتی 1970 کاتێک مسەسەلاتێکی شەوانە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن بوو، خەڵکی هەموو بینەری بوون وەکو ئێستاکەی خەڵکی ئێستاکەمان. ئیتر ئەم مسەسەلاتیان ڕاگرت و نیکسۆن سەرۆکی ئەمریکا هاتە سەرخەت و هەواڵێکی دڵتەزێنی ڕاگەیاند بەوەی کە لێرە بەودواوە دۆلار زێڕی لەگەڵ داناندرێت، هەروەک چۆن لە پەیماننامەی بریتون ووت ئەو وعدە درابوو. طبعاً بۆ پێڵێن نیکسۆن شۆک یاخۆت سەدمەت نیکسۆن، یعنی سەدمە شۆک بوون، خەڵکی هەموو جیان تووشی شۆک بوو، ئەو جارە بەڕەسمی ڕاگەیاندرا. ئەگەر پێشترێ ساڵی 69 و تا هەفتاوێک تا ئەو کاتێ ڕاگەیان تا ئەو کاتە مقۆیەک لە ئارادابوونا هەیتمان و نیتمان و بەشەکە و بەژناکە ئەو کاتە بەڕەسمی ئەو جارە وەکو هەموو مێژوو نووسەکان باسیەکەن کە چەندین جار لەسەر زمانی ئەوان ئەو وشێن بەکارهێناوە کە وشەکە لەو جوانیش نییە، بەڵام ناچاری بەکاربین کە ئەڵێن دۆلار چوو بە با بڵێن ناوی لێندرا کلێنکسی تەوالێت. لەو کاتەوە کلێنکسی تەوالێتەکە بە پارە کراوە، ئەبێ قبوڵیشی بکەین، بەڵام هێشتاکە بە جیهانی نەکراوە، یعنی هەموو وڵاتەکان بگرێتەوە، بە تایبەتی وڵاتە ئیسلامیەکان، چونکە لە پەیماننامەی بریتون ووت وڵاتە ئیسلامیەکان کەمیان زۆر بەشدار نەبوون، چونکە لە جەنگی جیهانی دووەمە بەشدار نەبوو بوون، یعنی وڵاتەکانیان وێران نەبوو. بە هەر حاڵ کە ڕایگەیاند ئیتر با بڵێن بوو بە کاغەزێکی ڕەسمی تەواو، کاغەزێکە و هیچ زێڕی لەگەڵ دانەندراوە. ئەو کاتە پاشەکەوت دەستی پێکرد کە ئێستا کە ئەڵێن مەعاشی کوردستان پاشەکەوت کرا و نازام چی و چیم، ئەم پاشەکەوتە لەو کاتە هەبووە ئەو جارە پاشەکەوتی حکوومەتەکان. ئەگەر ئێستا مۆزەفەکان پاریان بۆ پاشەکەوت کراوە، ئەو کاتە حکوومەتەکان ئەوانەی کە قەرزیان کردبوو لە ساڵی 1944 تا ساڵی 70 با بڵێن ئەڵمانیا بۆ بژانەوەی خۆی، فەڕەنسا و یابان و هۆڵەندا و فەڕەنساوان ئەوان کە ئەو پارەی کە وەریان گرت بوو بۆ بژانەوە و لە جیاتی ئالەساس زێڕە، وتیان لەسەر وعدەکەی خۆمان هەردەی بمێننەوە، چونکە خەڵکە بە پارەی وەرگرتی حکوومەتەکان، وتیان باشە پارەکەی فەڕەنسا تۆ چەندە 161 ملیۆنی ئەو کاتە بوو، چونکە ئەو کاتە ملیۆن بوو، یعنی سێ بینە بەر چاوی خۆت یەک ئۆنزێر کە ئێستا کە نزیکەی بە 2000 دلار، ئەو کاتە بە 35 دلار دانرا بوو، یعنی 161 ملیۆنی ئەو کاتە ئەکات چەندەها ملیار تریلیۆنی ئێستاکە. والحاصل گوتیان ئەو وعدێکە بە ئێوەمان داوە، با بڵێن فەڕەنسا 2540 تەنە لای ئێمە ئەو پارەی کاتە ئەوەندە تەنە، ئەو تەنەمان بۆ نووسی بۆ پاشەکەوت کراوە. ئیتالیا 2500 ئەوەندە تەنەی بۆ بەرکەوت، ئەڵمانیا 1833 تەنی وە بەرکەوتووە، ئیتر بەریتانیا ئەوەندە تەنە نووسراوە. لەو کاتەوە ئەم زێڕە بۆ ئەو وڵاتانە پاشەکەوت کراوە نووسراوە، ئەجینا 1 کیلۆ زێڕیان لە وڵاتەکانی خۆیان نییە. ئەم ئەندریاس پۆپ زۆر کە ئابووری ناسەکی ئەڵمانیا زۆر باوازحی باسی و مۆزوعا کە ئەڵێ ئێمە زێڕمان نییە، زێڕمان لە بەرلین نییە، بەوەی کە ئێستا ئەڵێن ئەڵمانیا دووەم وڵاتی جیهانە لە پاشەکەوتی زێڕە، هەروەک چۆن فەڕەنسا و ئەو وڵاتانەش نیتیان، تەنها لە مەخزنێکە دانراوە هی ئەو بنەماڵەیە بەس بۆ تێ ڕسمی لەگەڵا بگری، ئەگەر نا بۆ نییە دەستکاری بکەیت.
کەواتە ئەم زێڕێ کە دانراوە کە ئێستا لە قوتابخانەکان و زانکۆکانە ئەخوێندرێت هەرچی مامۆستای زانکۆیە هەرچی ئابووری ناس لێی سوال بکە ئەڵێ کاکە ئەمریکا ئەوەندە هەزار تەنەی هەیە ئەڵمانیا ئەوەندە هەزار تەنەی هەیە فەڕەنسا ئەوەندە هەیە ئەمان لە ئەخبارەکانە پیشان ئەدرێن لە کاتێکەوە هەموو پاشەکەوتە وەڵڵاهی مۆزەفێک چەند دڵی بەو پاشەکەوتی وڵاتەکەی خۆشەکە ئەوەندە ملیۆنە حکوومەتی هەرێم کوردستانە وەڵڵاهی ئەڵمانیا و فەڕەنساش ئەوەندە دڵیان بەو زێڕە خۆشەکە دانراوە کە کراوەتە بە مەنهەجیش کێشەکە لەوە داوە لەوەدا کراوە بە مەنهەج قسەی لەسەر دەکرێت و لە جێگایەک ئاماژەم پێکردووە گوتمان ئەگەر دامانە گریمان ئەو وڵاتانە ئەو زێڕیان لە وڵاتی خۆیان هەبوو بۆ نمونە ئەڵمانی ئەگەر وەربگرین 3833 طن ئەگە بە سعری ئەو ڕۆ حسابی بکەی 100 هەتا 120 میلیار دۆلارەکەات بەڵام وەرە قەرزەکەی حساب بکە قەرزی دەرەوە قەرزی ناوەوە قەرزی شاراوە و قەرزی کۆن قەرزی نوێ نزیکەی 7 تریلیۆن دۆلار قەرزدارە 7 تریلیۆن دۆلار قەرزدارە هەر بنووسن دێبت وۆڵد واید لێ بدەن قەرزی هەموو وڵاتەکانی تێدایە ئەوە قەتەنا قەرزی دەرەوەی بەڕێزان کە لێوە نووسراوە بابڵێن ئەڵمانیا نزیکەی 3 تریلیۆن گەیشتە 3 تریلیۆن تقریبا ئەمریکا لە 26 تریلیۆنی تێپەڕاندووە ئەم زێڕاکەمە ئەو 120 میلیارەکە کە دامانە 150 میلیار 150 میلیار دۆلار لە چێ و 7 تریلیۆن دۆلار لە چێ ئەخە بەڕاستی ئەمە مرۆڤایەتی سحری لێکراوە واللهی بە هەموو مانایەکانی سحری لێکراوە بە دوای دا و دەرماندا ئەگەڕێن و چیمیای بەکاردین و حەبە خۆینەوەنە بەڵام لە کاتێکە سحر بە حەبی و دەرمان چارەسەر ناکرێت بەڵکو زیانەکانمان زیاتر بێت لە بەرەوەی درک بەوە ناکەین کە چ زێڕێک کە گلدراویتەوە لەلایەن چەند کەسانێکەوە کە حکمی هەموو دنیاکەن حکمی جیرفانی من و تۆ حکومەت و پەرلەمانەکان و حیزبەکان و سەرشاشەی مدیاکان و تۆڕەکە و کۆمەڵایەتەکانیش هەر هەمووی ئەکرێت وەکو یاسای هی خۆم بۆ خۆم ئی تۆش ئەخۆم بزەبێ ئەو زێر لای خۆی بۆ خۆی گلی داوە ئەوە ئێوەشی خواردووە لە ئەڵمانێک پرسیار بکەن بڵێ زێڕی ئەڵمانیا چێ خواردوویتی ئەگەر ئەوەی کە لە ئەڵمانی ئەزانی بە ئەگەر ئەڵمانێکی عاقڵی دیت بڵێ زێڕی ئەڵمانیا لە دوای جەنجی دووەمی جیهانی چێ بردی یەکساڵی بنەماڵەی بۆش بردیان بنەماڵەی بۆش زێڕی کو زێڕەکان بردن ئەو زێڕە تا ئێستاکە ئەڵمانەکان داغ لە دڵن بۆی کوا زێڕەکەمان زێڕیان برد ئەوەی کە لە سەردەمی هیتلەرە هەبوو ئەو زێڕە هەمووی دزرا و بنەماڵەی بۆش بردی لەوانی یەکێک بڵێ بنەماڵەی بۆش کاکە لە ساڵی نۆتەکانە ئەوانە حکمیان گرتە دەست و ئەو کاتە کە لە عێراقیدا بۆشی باوک ئەو کات دەسەڵاتدار بوون بەڵام تۆ باسی 44ەکەی 45ەکەی کە جەنجی دووەمی جیهانی کۆتایی پێ هاتووە یەکێ نەزانێ ئەڵێ کاکە ئەم وڵاتانە بە هەڵبژاردن دێنە سەر حکم و چیان ئەوێت ئەوی دینە سەر حکم لە کاتێکە ئاگادارینە نەک بۆشی کوڕ و بۆشی باو لە بریسکۆتی باپیرە گەورەیانەوە ئەوان حکمی ئەمریکاکەن دەست کۆمەڵەکەن بە ناوی دیموکراتی ئەتوو فلان وەرە ئەوجا سڕێی توێ ئەتوو دابنێ فلان تۆ وەرە تو فلان لەو کاتەوە بریسکۆت لە ساڵی 1895 دایک بووە و کاتێکە تۆزێ گەورە بوو بە مدیر بانک ئەو کاتە ئەو جارە کەوتە هاتە نێو سیاست و حکمی ئەمریکای گرتە دەست و کارژێڕێکی گەورەی ناو سیاسەتی ئەمریکا بوو ئەوجا ئەوە بۆشی باوکی لێوە دەرکەوت و بۆشی کوڕ و ئێستا نەوەشیان هەیە کە ئەوانن لە ساڵی بدایەت 1970ەوە حکمی ئەو وڵاتاناکەن یاخود بە تایبەتی وڵاتی ئەمریکا بەڵام لە دوای پەیماننامەی پێترۆ دۆلارەکە ئینشاڵڵا کە بۆشتان باسەکەم ئەمڕۆکان کەواتە شتێک نە بە ناوی دیموکراتی تەنها ئەوە بۆ کۆمەڵ خەڵکانێکیان داناوە کە نە لە مێژووی دراوە ئەزانن لە مێژووی زێڕ ئەزان لە پەیماننامەی برتون وودز ئەزانن خوێندوتیان لە مەکتەبە کە ئەوە با بڵێن ئەویان دامەزان ئەویان دامەزان بەڵام نازان ئایا کەی کۆتایی پێهات ئاەت ئەم زێڕە کوا ئەکوا ئەو 35 ئۆنسێکە دایان ناوە ئەو 35 دلارە بۆ هەر ئۆنسێک کوا ئەو زێڕانە ئەوانیان پێ ناخوێندرێ ئەمەشان بۆ وەکو ئێلۆن ماسک بابڵێن سەرۆکی تێسلا بخۆتان زانێت کۆمپانیاکی هەر مەزنی ئەوڕۆکەیە قسێکی زۆر جوان هەیە ئەڵێت چوونە مەکتەب و دیڕاسە خوێندن دوشتی زۆر لێک جیاوازن ئەڵێ کابراچێتە قوتابخانە بۆی شادێک بەدەست بێت و مەعاشەشی بێتە جیرفانی بەڵام دیڕاستەکردن شتێکی ترە ئەوەی کە لە دەرەوەی قوتابخانە فێر ئەبی شتێکی تری ئەوەی ناو قوتابخانە نییە بۆیە لە ناو قوتابخانەکانە ئەو مۆزوعانەکە لە گوێچکەی ئەو کەسانە لاخۆ لە مێشی ئەو کەسانە زۆر شتێکی نامۆنە ئەو مۆزوعانە بۆ چونکە لە قوتابخانە ئەوان فێر ناکرێن بۆیش ئەوان تەنها ئەوە فێرەکردن کە خۆیان ئەیانەوێت بۆیە بەڕاستی ئێلۆن ماسک قسەکەی زۆر جوانە دیڕاستەکردن ئەم شتانە فێرەکاتن خۆشەویستەکانم بۆیشە ئەبینی ئەیکە لە ئەم نیکسۆن شۆک هەشۆکە ناوکە بەخۆی وێکە جیهانی هەژاند یعنی گەورەترین چەواشەکاری کە کرا
ئەو کاتەوە بەڕاستیان معقول نییە تۆ دراوەتە بێ دراوەکە بە حساب زێڕە هیچیش نێتەوە بوو بە کاغەزێکی کلێنکسی تەوالێت و هیچ دەبێت قبوڵیشی بکەیت هەتا ساڵی 1970 وتیان ئەگەر ئێمە ئەبێ لانەیەک بۆ ئەم دراونە کاغەز بۆ ئەم کاغەزە بدۆزینەوە معقول نییە ئێستا وڵاتانە پڕکراون لە دۆلار بەکاردین و بەکاربردین دۆلار ڕۆژ بە ڕۆژ لە سستیدا و بەرزبوونەوەی زێر ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدایە بۆیە گوتیان بە عیلاجێک لێ بدۆزینەوە بەوەی کە هەم پلانەکانمان سەری بگرێ و هەموو جیهان ئەو جارە چەواشە بکەین ئەو کاتە چون چێ گوتیان باشترین کاڵا لە جیهاندا کە هەموو جیهان هەموو مرۆڤێک ئیشی پێیە ئەوەی کە دەمبەرێک لێ ئەخورێت ئەوەی کە سیارێک لێ خوڕێت تا ئەوی شەریکات و معمەل و فیرمەی هەیە وتیان نەوت باشترین کاڵایە ئێمە بۆ نەچین لای مەلیک فەیساڵ کە ئەو کاتە با بڵێن مەلیکی سعودیا بوو وای لێ بکەین کە چەند چاکەیەکی لەگەڵا بکەین بۆی کە ئەو پێترۆڵی کە هەیەی بە دۆلار بفرۆشێ بەو کاغەزە بێبەهایە بفرۆشێ هێنری کەیسەنجەر وەزیری خارجی ئەو کاتی ئەمریکا هاتە لای مەلیک فەیساڵ وتی بۆ چاکەیەکم لەگەڵ بکەی من سێ چاکە لەگەڵەکەم بۆ هەتایە هەتا ئەو پەیمان نامەیە بەردەوام بێت منیش ئەو چاکەیە لەگەڵە تۆ هەر ئەمێنی تا هەتایە وتی چییە وتی دۆلارەکە پێترۆل بە دۆلار بفرۆشە بەس ئەومان لەگەڵ بکە منیش سێ چاکە لەگەڵەکەم یەکەمی چاکە چییە ئەوەیە کە ئەدکەم یەکەمیشت لێ ناگەڕم کورسیەکەت بە هیچ شێوەیەکە لەقبێ حتا ئێوە هەبن و ئەو پێترۆلە بە دۆلار بفرۆشرێ ئێوە صاحبی سعودیا ئابن و ئەبن بە گەورەی سعودیا چی ئەکەن بیکە ئەو پەرلەمان و حکوومەت و هەڵبژاردن و دیموکراسی و مافی مرۆڤێکە بۆ خەڵکمان داناوە با بۆ ئێوە قیمەتی نەبێ ئەوە بۆ خەڵکە داماوەکانە ئێمە گرنگ ئەوێ دۆلارەکە بە جیهانی بکەین چونکە لەبیر نەچێت کە باسم کرد لە ڕابردوودا وتم ئەوان یەک هەدەفیان هەیە ئەڵێن بەس لێ بگەڕێت دراوی وڵاتەکەی یاخود ئابووری وڵاتەکەی بکەوێتە بەردەستم گرنگ نییە چێو یاخود چی یاسایەک لە وڵاتە بەرپاکەن کەواتە بە دۆلار یاخود بە دراو کە دراوی وڵاتێکە کەوتە ژێر دەستت تەواو ئیتر شیعەیە سونیە سەلەفیە مەدخەلیە حد دینێک لە دینەکانە حد یاسایەکیە هیچ قیمەتی نیە وەکو پرۆفسۆرێکی ڕووسیە بەناوی کاتاسۆنۆف ئەڵێ خەڵکی وە ئەزانن جلوبەرگ و سرودی نیشتیمانی و ئاڵای بەرزی وڵاتەکەی ئەمە نیشانەی بە وڵات بوونە لە کاتێکە نازانێت بە وڵات بوون پەیوەستە بە سربەخۆیی ئابووری و دراوەی وڵاتەکەتە کە تو دراوەکەت ئازاد نەبوو بە دۆلارشترە بەسرابەوە کەواتە تو هەر جلی کوردی لەبەر بکە هەر ئاڵایەکەت بشەکەونەوە ئاڵای ئەمڕۆ ڕۆژی جلوبەرجی کوردی ئەمڕۆ جلوبەرجی نازانم تورکی ئەمڕۆ عەرەبی و ئەمڕۆ عوڕوبێ و نازانم چی هەر بەچی ئەنازی بنازە مادام دراوەکەت سربەخۆ نییە و دراوەکەت دۆلارە کەوا کاتەوە بە ئاڵات شکاوی بە سرودی نیشتیمانی بڵێ هەر هەست و نیشتیمانی خۆت نازانم شەڕی لەسەر بکە کەواتە تۆ سربەخۆنی ئەو بە قسەی کاتاسۆنۆف کە ئەمە ئەتوانن سەیریشی بکەن کاتاسۆنۆف پرۆفسۆرێکی بەناوبانجی ئابووری ڕووسیا بۆی ئەوان مەبەستیان بوو چ دراوی جیهان داگیر بکەن بۆیش بینی وتی یەکەمیشت ئەگەر ئەم چاکەیان لەگەڵا بکەی هەتا تۆ ئێوە ئەمێن ئەو بنەماڵەیە لەسەر حکومن نە پەرلەمان نە حکوومەت و هی نە هەڵبژاردن و نە دیموکراسی و نە مافی مرۆڤ ئەوە شمولی ئێوە ناکات کە ئێوە چاکەی ئێوە زۆر لە چاکەی وڵاتەکانی تر گەورەتر کە ئەوان بەوە میلەت لەناو ئەبن بەڵام ئێمە بەو دۆلارە وەکوڵێ ئەمە قولابێکی ماسیگرتنە لە مەڵاشووی هەموو جیهان ئەکرێت باشە ئەم وتیەکەمیشت ئێوە لەسەر حکوم هەر ئەمێنەوە ئەو بنەماڵێتان دووەم شت ئەتانکەین بە گەورەی خەلیج وەکو کوێت و بەحرێن و قەتەر ئەوانە لەژێر دەستی ئێمەدانە گوێچکیان ئەدێنە بەردەستی تۆ ئەتوانی حەساریان بخەیتە سەرێ ئەتوانی لێیان بدەیت ئەتوانی چیان لێکەی وەکو ئێستا قەتەر کە سعودیا بڕیاری دە قەتەر مادام گوێڕانی ناکاتن یەکسەر هەموو کوێت و بەحرێنەوان هەموو حەساریان هێشتە سەر بۆ چونکە کراوە بە گەورەی قەتەریش گەورەی خەلیجیش بۆیە بینی کە بڕیارێکەدا بێ هەموو گوێڕایەلی مەلیک سعود بن بۆ لەو کاتەوە بنەماڵەی ئالی سعود لەو کاتەوە کراون بە گەورەی خەلیجیشە سێم پیاوەتی ئەوەیە کە هەرچی تەکنەلۆژیای نوێمان هەیە ئەسلحەمان هەیە تۆپ و تیارەمان هەیە ئەتوو کوڕی ئێمە ئەدەین بە تۆت بە کەس نایفرۆشین حتا ئێوە هەبن بۆیە بین چەک و ئەسلحە و مخابرات و تەلەڤیزیۆنیان زۆر بە قووەتە ئی سعودیا بۆ چونکە بە تەواوی لەو کاتەوە کرا بە ویلایەتی 53مینی ئەمریکا بۆ باشترین بەڵگەش خۆ مێژووە باسی داهاتوو ناکەین مێژووە ما شتێک نێ بڵێ قسەی لەسەر پێویست بە بەڵگە بکاتن بەتوان هەمووتان لە یوتیوبە لە گۆگلە سەیری بکەن و بە دوایدا بگەڕێن سەیری بکە هەر سەرکردەیەکی ئەمریکی
کاتێک هەڵا بژێردرێت یەکەمی سەفەری ئەگەر نەچێ بۆ ئیسرائیل ئەچێ بۆ سعودیا لەبەرەوەی 53 ویلایەتێتی ڕوحی دۆلارەکە لەوێندەرە ڕوحی با بڵێن ئەمریکاش دۆلارە کەواتە ڕوح بە ڕوح بەسراوەتەوە بۆیش گوتیان ئینقلابت بەسەردا ناکەین وتی ئاگادار بە ئینقلابی جیهان هەموو عایدی ئێمەیە سەیریکە عەبدولکەریم قاسم ساڵی 59 ویستیان بیکوژن بەچێ بە سەدام حوسێن سەدام حوسێن کابرایەک بوو CIA بوو خۆم جیان نەزانێت سەر بە ئەوان بوو دوایش کە تەقەی لێ کرد و ویستی عەبدولکەریم قاسم بکوژێ ئەوە بریندار بوو بەخۆشی بریندار بوو ئیتر تا ساڵی 63 ئینقلابیان بەسەردا کرد و ئیعدامیشان کرد عەبدولکەریم قاسم بۆرە سەیری محەممەد مصدق بکە سەرۆکی حیزبی دیموقراتی ئێرانی بوو لە ساڵی 53 لەبەر ئەوەی ویستی نەوت خۆماڵی بکاتن و نەوت نەدات بە کۆمپانیاکانی بەریتانیا یەکسەر گوێچکیان گرت و هینایانە خوارێ و کە ئینتیخاباتیش هەڵبژێردرا بوو و دیموقراتیش بوو ئەو دیموقراتی ئەو دینەی کە ئەوان دایانهێناوە ئەبێت دیموقراتی بێ دیموقراتیش بوو هەموو شتێکی بۆ ملکەسکردن وەلەن تەرضە عنکە اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم سەیری بکە یعنی خوای گەورە زۆر بە جوانی باسی فەرمووە دیموقراتی بوو بە هەڵبژاردن و بە هەموو شتێکیوان ڕازی بوو بەڵام لەبەر ئەوەی نەوتەکەی خۆماڵی نەکرد لە ساڵی 53 گوێچکیان کرد و هینیانیان خوارێ سەری عەدنان مدەڕیس بە لەبەر ئەوەی کابرایەک بوو ئەویش گوێڕایلیان نەبوو یەکسەر هەر بە برایەکانی خۆ لە تورکیا هینیانە خواری ئەعدامیشیان کرد باشە سەیری جۆن کەنەدی بکە کە بۆم باسنە ساڵی 63 ئەویش کە ویستی دۆلارەکە بێنێتەوە چاپەمەین دۆلار بخاتەوە ژێر ڕکێفی وڵاتەکەیە ئەویشان کرد بە قوربانی یەک فیشەکە ئەویشان کوشت یعنی لە سەرۆکی ئەمریکا ڕابێت تا سەرۆکی ئێران و عێراق و وڵاتەکانی تریشە بە هەمان شێوە دوای ساڵی 81 سەیریکە تۆری خۆ سەرۆکی پەنەما ئیکوادۆر سەرۆکی با بڵێن ڕۆڵدۆس با هەمان شێوە سلفادۆ سەرۆکی چیلی یەک لەوانە ئەو ئینقلابانە ئەو سەرکرد کوشتن و بڕیانە هەر هەمووی بەفیتی کۆمەڵ کەسانێک ئەکرێتن و ئێمەش لە خەوی غافڵەتداین تا ئازە لە ئەوەینە ئایا ئەمە ئالی سعود وەلی ئەمرە یان سەرکردەیە ئایا سەرۆکی حیزبێکی دیموقراتی وەلی ئەمرە یان سەرکردەیان هیچ نییە ئەخر ئەمە داماویکە لێکوانەیە یەک شت لە مەسلەی مێژوو و درا و زێڕ و زیو نازان لە کاتێکە لە حەدیسەکانە زۆر بە جوانی باسی فتنەی زێڕ و گلدانەوەی زێڕ و دۆزینەوەی زێڕ و شەڕی زێڕوانە زۆر بە ئاسانی باسەکرێت و لەو ڕۆژگارەشماندا لە ئیخبارێکە ئەو شتان هەموو بینین ئەبیسین وەڵڵی سەتایەکی لەگەڵ ڕێزم بۆی خۆشەویستەوەی کە ئاشنانە بە دەرسەکانی من درک بۆ مۆزوعانەکان لە کێشە ئابووری و سیاسەکانە زۆر بە جوانی تێگەن بۆ چونکە ئەزانن وەکۆڵێ حاشازی کە لە چێ کەوتۆ کوندە لە چێ دڕاوە ئەسان مەسلەکە لە چێ ڕادێ ئێستا بۆ نمونە مەسلە قەبرستان و گۆڕستانەکان هاتووە گۆڕێکە لە سلێمانی بە پارە کراوە من 3 ساڵ پێشتاکە ئەو باسم بۆ باس کرد لە 2017 کە گوتم ئاگادار من شتێکی وا لە ئارادێ هەموو شتێک ئەکرێ بە پارە تەلاق ئەکرێ بە پارە لەبار بردن ئەکرێ بە پارە کێشە خێزانەکان کێشە کۆمەڵایەتەکان کێشەی سەربۆشکردنی گەنجەکان بە خەرزدارکردنی وڵات گرانکردنی ڕسوماتەکان بەناوکردن ئەم شتانە کۆمەڵانە شتێکن ئەبێ ڕەچاو بکەن ئەو شتان لە بەردەمماندا بۆ چونکە جیهان قولابێکی لە مەڵاشوو درایە خۆی ئەجوولێنێ مەڵاشۆکەی زیاتر قولابەکە زیاتر لە مەڵاشووی ئەچەقێت باشە وەکو ماسی گرەکان و ناشجوولێنێ ئەبێ بە گوێرەی داوی ئەم خاوەن قەرزانە بڕوات ئەجینە لە قورجی جیرەکانی یەک تۆس ئەم ماسیە کە حکوومەتەکانی زیانن یەک تۆ سەرپێچی بکەن یەکسە قولابەکە گیرەکاتون لە قورجی و کێشەی ئابووری و دارایی تووشە بێ وەکو ئێستا تورکیا وەکو فەنزوێل لە تورکیا لە 2010 خۆتانە بینین کە بابن بە کێشێکی دارایی یەکجار زۆرداتی ئەپەڕێ وە لە هەما کاتێ ئێران سەیری بکە فەنزوێل لە عێراقی نۆتەکانە ئێستا عێراقەکانە سەری لوبنان بکەن ئەمانە کۆمەڵە کێشەنە بەڕاستی کە زۆر بە وازحی دیارن بەڵام وەکوڵێ ئەگەر شەمشەمە شوێرە ڕۆژ نابینی خۆ لەبەر بچووکی بێشۆقی قەبارەی ڕۆژ نییە شەمشەمە کورد چاوی زەعیفە نەخواجینا مەوزوعەکان زۆر بە ئاسانی دیارن و مێژوش شاهیدی ئەو قسانەیە بۆ شابینی کە سەکردێک دێتە وڵاتەکەیە ئەوانی دێتەوێن دەریەک سەم حەفلەی بۆکەن و ئاهەنگی بۆ جێڕن و بۆ بەناوی ئەوەی کە ئێمە بێکەوە کارەکەین بەڵام ئەمە کارکردن ئەمەیە کە تۆ دۆلارێکت کردوتە دراو کە دراو نییە ئەبێ بە قەرز جوەری بگرن وەزایدە ڕیبە ئیخر معقول نییە کەسێک بە دوگمەیەکە بە تریلیۆن چاپ بکات تۆش ئەبێت بە پشتی کەوسکی چا لێ قەرزکەی و ڕیباشی بدەیتێ بەدەوە شۆفەریش پارەی بۆ پەیدا بکەیت ئەوجا لەو پارە بەس پەیداکەی ئەبێ کەمیشت ئافرەتەکان بێنە دەرەوە ئافرەتەکان بێجل بکرێن یان باشترین کۆمپانیا باشترین بەرهەمی وڵات بە بازارکردنی ئافرەتان ئەو باش بزان چونکە لە ئافرەت ئەتوانی بە سەتان کۆمپانیا دروست بکەیت
هەر لە جلوبەرجی دەرەوە لە جلوبەرجی ژۆرەوە لە جانتای لە پێڵاوی ئەنواعی لە جلوبەرجی شەوانە جلوبەرجی ڕۆژانە جلوبەرج نازم چی لە سۆرا و سپیا لە تەزمید و لە تەعمیر و لە تاتوو لە نەمانی برۆ لە لێزەرە لە برژانجی درۆ لە بۆتێکس و نازم چی لێک ئافرەتە ئەتوانی بە سەتان کۆمپانیا دروست بکەیت بۆیە دەبێت ئەم بیرە نەوتانە لەگەڵ ڕێزم بۆ خوشکە بە ڕێزەکان مەبەستمەوە کە ئەمە پیلانێکە لە جیهان بۆ نەمانی خێزان چونکە کە خوای گەورە لە قورئانەکە باسی ئەفەرمێت کە باسی ساحرێت چیەکە ويتعلمون الناس بۆی کە خوای گەورە فەرمێ کە ئاەتێک لەو دەمێنێتەوە بیرم کە فەرمێتن سوورەتی بەقەرە ما يفرق به بين المرء وزوجه يعني فيتعلمون الناس السحر ما يفرق به بين المرء وزوجه سيان لكن أمانة بهوي السحر وأنويت جنو مير ليك زياب كانوا هدفكش بو جنو مير أو باش بزارن سوكا الحديث الصحيح بخاري ده هاتوكا كباسي أواكاتن كشيطان أيوه باداشتي شاگرد كان بداتوا كبرسيارن لك على ورد تزام تيت كدوا هذا شيء على شتيك أجرت ولا كابراك مواكر كقتل بك كابراك مواكر زنا بك كابراك مواكر كفير مشروبات بيت مدزي بك هل على ما صنعت شيء هيش تنكر هيش بدلنيا بلا ميشي لو أنا على ما تركته حتى فرقت بين المرء وزوجه على وازم لنا حتى نيوان الجلو ميردكم يعني ليكرت على نعمة أنت على تو ولا نعمتي إذا تاتي ملكي أداة السر أو شيطان بتوكي كتواني بيني جن مردك لك زياب كاتو كواتا الخوي يقول القرآن ده بدواني باسكرو ولا حديث كشر زور بدواني باسكرو كهدفي الشيطان برستكان لك ترازان دني خزانة ده سيري أمروبك لحازي ومران وكردستان وراح حسابك تا أجيتا فنلندا وسويدا سيري خزانة كامك سيري ناڵی ژنەکان بکەن سەیری بێزاری پیاوەکان بکەن سەیری بێپەروەردەی منداڵەکان بکەن سەیری داهاتووی منداڵەکان بکەن سەیری قەرزی سەر وڵاتەکان بکەن و سەیری گرانبوونی ئەشیاکان بکەن و بە کۆمپانیایکردنی هەموو جومگە و دام و دەستگاکان و بنکە خێرخوازەکان و ئاینەکانیشە هەر هەمووی ئەکرێت بۆ چونکە دراوێک بە جیاندا بڵاوبووەتەوە کە دراو نییە کە لەسەر پشتی مەلیک فەیسەڵ و هێنری کەیسەنجەرە ئیمزای سەکرا و واژۆ کرا بۆی دەبێت ئەم دراوە کاغەزیە أبي قبول كي بدراويش وبقرزشة وبأم رجانش بكاربيني بو أويكا خيزان نمينت أما جولتري أما هدفتين وهدفك شان بيكاوا والله وكو أويا كابرا سحر اللي كراو كباسم كردوا تو داو درماني كيميائي بدي بلي أم علاجته باب السحر لمروفاتي كراو شيء أظاني كم دولار تزويره وسر أول شوا بداخوا يعني هرتي دمي كات ولا كمسلمان هو كاري دوا كوتني مسلمان كان لبر أو يقرتوني لبر أو كوغنينا لبر أو اختلاف مان هي لبر باور بكن مثلا اختلاف ونبوني توكمينا مسلمان كان هر هبوا نقنا مسلمان هم رو كان هبوا بقول لو مسيحي كان بروستاتا ايفانجليشا كاثوليكا انواع يعني هي سرب خوي كان هي استقلالي كان هي انواع يعني هنا او سلاقي بموضوع ثاني ناو الشيعة كان بها ماشي فاطمه كان اسماعيل كان هي زيدي كان هي هيك لو موضوع ثاني يعني مروف نوع شيوعي بها ماشي انواع لقوبوبيا نوع علماني كان سوسيال ديمقراطيا ليبراليا نيو ليبراليا انواع يعني هي باش بس اختلافي مسلمان كان ديار نازانا ك بيش نكوتني مسلمان كان علاقي باختلاف داني بلكو بي وسط بدراو كتو دراود نبي بس سركوي باش بهر زان كتبي دابا حد مهندس فيزياء ناس ابوري ناس همود بيتا لدايك بيت او روجانا ساڵانە بەدەیان هزار کەس تەخەڕوج دەکات کە تۆ دراود نەبێ لە بەردەستدانە بێت و ئەوانە تاقیگە لەکوێ تاقیگە بکەن لەکوێ بە دوای علم و معرفەتە دابگەڕن لەکوێ شدوە بەرهەم بێن چەندها کەس ئەبین تارەی دروست کردووە بەڵام لەبەرەوەی حکومەت پارەی نییە بیداتێ بەخۆ قەرزدارە مەعاشی پێ نادرێ باشە ئەو هەموو پارەی لەکوێ بینی بۆی کە سەتانی ئەو کۆمۆندیسێکە تارەی دروست کردو کە سیارە دروست کردو لە کوردستانی خۆمانە بۆی کە داهێنان بکات وە پەرەی پێ بدا بەڵام کە تۆ دراوتە بوو چاپی بکە و چیهان عاقڵە لە هەم لە کام گوندی ئەفغانستان و کوردستان و ئەڵمانیا و فینلەندا و لە هەر جێگای هەیتت ئەتۆ ئەم گەنجە ئەکڕی بەو دۆلارە تەزویرێک هاتە تەکنۆلۆژیاکە عەقڵەکەی ئەکڕی کە عەقڵەکەت کڕیتەوە ئەبێت تۆ لەژێر کۆمپانیایەکە ئیش بکەیت کە خاوەن دۆلارە کەواتە ئەو کاتە بینی ئەم حاشاسی ئەو مەڕە جێژانە ئەم داوێن پیسانە ئەبینی وەسەرەکەون تۆش بە بنەکەی بۆ چونکە دراوت نییە معاشت پێ نادرێ خەر گەڕان بە دوای داهێنان و تەکنۆلۆژیا پێویستی بە ملیارەها دۆلارە ملیارەت بەچی پەیدا ئەکرێت کە تۆ دراو سەربەست نەبوو ئەمە بەڕاستی کەواتە دواکەوتنی مسلمانان پەیوەستە بەو دۆلارە و سەرکەوتنی ئەوان پەیوەستە بەو دۆلارە کاغەزی کە ئەوان چاپێکەن و کە ئێمەش ئەبێ بە قەرز وەری بگرین و هەر
یا لێلی بامکەین بۆی سەری مانگ دابێت ئاخۆ مەعاشمان ئەدەنیان نادەنێ ئەمەیە مەسە دواکەوتنەکە کەواتە کە دراوەتە بوو دراو گەورەترین وزەیە ئەتوانی بە دراو هەموو شتێک بکڕێت هەرچی وزەی سەرزەوی هەرچی عەقڵە بیکڕیت ئەزانین وەکو چێ بەڕێزەکانم مەسەلەیەکتا بۆ بجێڕمەوە کە بەڕاستی ڕوویداوە زۆر جار ئەو مەسەلەی وا دێتە بەرچاوی کە بزەبت لەگەڵ دۆلارەکە زۆر ئەوەشێتەوە کابرایەک ئەم بەڕاستی ڕوویداوە کابرایەک چوو بۆ گوندێکە هەنجیری بردبوو دۆشاوی بردبوو سرکەی بردبوو گوێزی بردبوو هەناری بردبوو بۆ لەو گوندەیە بفرۆشی لەو گوندەشە ئەو گوندە گەرم و جۆی زۆر بوو دەبا ئەو شتێ فرۆش بە بە گەرم و جۆ بیکڕی بە گەرم و جۆیەکەی بر با وڵاتەکە شارەکەی خۆیە گوندەکەی خۆیە لە ڕێگادا ئەگاتە ئافرەتێک لەو ئافرەتانی لەو گوندەی ئەوێ هەڵی خەڵەتێنێ ئەڵێ بۆ نایە مێردم پێ بکەی شوم پێ بکەی ئەڵێمە هەنارمان هەیە هەنجیرمان هەیە سرکەمان هەیە دۆشاومان هەیە گوێزمان هەیە ئەو شتانەمان هەیە ئافرەتەکەش کچەکەش عاقڵ بووە و تێجا شتانە چییە هەموو بەیەک تەنەکە گەرمی لێ ئەکڕم ڕاست کابرا وەڵا قڕاسی کەرەکەی گرت و ڕاست گەڕا وڵاتەکەی خۆیە بۆ چونکە ئەم ئافرەتە زانی ئەم هەموو شتە لە بەرامبەر تەنەکە گەرمێکە هەمووی پێ ئەکڕێت کەواتە ئەگەر تۆ شانازی بەوە ئاکەیت ئەو بە تەنەکە گەرمێکە لێت ئەکڕێت کەواتە چونکی گەرم بەهایەکەی گرانتر بوو لە ئەو شیانە ئەگەر تۆ سەد زانکۆی ئەمریکیت لە ناو وڵاتدا هەبێت سەد نازانم تەلەڤیزۆنت هەبێت چەند بێژەری مهمت هەبێتن و سەد مهندیست هەبێتن و نازانم چەندەها پێشکەوتنت هەبێت حەت با بڵێن کەسی عاقڵ و زیرەکەت هەبێت وزەت هەبێتن غازت هەبێت گازت هەبێت نەفتت هەبێت هەر شتێک هەیە بە شانازی و باسی بکە ئەو بە یەک دوگمە دۆلار چاپکردن هەموو لێ ئەکڕێت بزەڵ کۆ ئافرەتەیە بزەڵ کۆ ئافرەتەیە ئەجە ئەوانە چییە وەرە نەوت و گاز هیچیە خۆ ناڵی لەژێر پێی کوردستانە لەژێر پێی خەلیجە بەڵام هیچیە هی ئەو وڵاتانەی کە خاوەن دۆلارن بۆ چەندی بوێ ئەوەندە چاپەکە ئەوەندەشی لێتەکرێتن و وزەکەش لێکرێتن و زانکۆش لە ناو وڵاتەکەی دروستەکاتن و گەنجەکانت ئەبزێتن و ئەوجە فڵانی کوور فڵان کەس لە زانکۆی ئەمریکی دەرچووە ئێستا لە ئەمریکا ئاخوێنێ عەقڵەکەی کڕیوە بەچی بە کاغەزێکە کە قیمەتی نییە ئەوجە لەو لاشەوە حتا لە سەمینبەریشە گلەی لە چی ئەکەن وەڵا ئێمە مسلمان بۆ دواکەوتین و کاکە ئێمە نازم خۆی ئەخۆی نازم وەڵڵاهی ئەمانە هیچی هۆکار نینە ئەو باش بزان هەوکارەکە دراوە گەورەترین وزەیە تەنەکە گەرمەکەی ئەو کچەیە کە باسم کردووە باش خۆشەویستەکانم کەواتە لەو کاتەوە بزانم بنەماڵی ئالی سعود دوای ئەوەش هەر دوای هەفتا و چارە مەلیک فەیسەڵیشان هەر کوشت بە برازایەکەی خۆیە بەڵام هەر بنەماڵی سعود با بڵێن ئالی سعود هەر لەسەر حکومانەوە ئەو نەفەرێکە بەدڵیان بۆ چونکە لە شەڕی ئیسرائیل و عەرەبەکانە نەوتی مەمنوع کرد کە بێتە ئەوروپا و ئەمریکاوانە بەڵام ئەو داخیان هەر لە دڵدا بوو ئەویشان کوشت بە برازایەکەی خۆی چونکە فیتنەکە وا لێیە هەرچی کوژراون لە ئیقلای بەسەردا کراوە سەدام حوسێن لە عەبدولکەریم قاسمیدا چی هەر برایەکەی خۆتی یعنی هەر با بڵێن خەڵکی وڵاتەکەیە هەر ئینقلابێک ئەکرێت ئینقلاب بەچی ئەکرێت بە وڵاتەکەی بە دانیشتوانی وڵاتەکەت ئەکرێت کەواتە تۆ هەر بە برایەکەی خۆت بە حیزبەکەی خۆت ناو پەرلەمانەکەی خۆتە لە ئابرێت و ئەو پارەی پێدرێت و ئەڵێ تۆ وەرە جێڕایەنمان بە بۆیشەکە محەممەد مصدقیان لا بردو شان لە جێگای دانا دیکتاتۆرێکیان لە جێگای دانا ئێ بە خۆت دیموکراتی بوو کەواتە هەر بە هاونیشتمانەکەی خۆت بە برایەکەی خۆت بە برازایەکەی خۆت لە ناوتە بات بزانە کەواتە ئالی سعود لەو کاتەوە بەداخۆ کە باسی ئالی سعودەکە ئێستا خەڵکانێک ئەو تەکفیریە ئەو مبتەدیعە ئەمە نازانم چییە سەد ناولێن بابەجێن ئەخر کە شتێک حەقا مرۆڤایەتی چاواشە کراوە بە تایبەتی موسڵمانان وە جیهان داگیر کراوە جیرفان داگیر کراوە تەکنۆلۆژیا دزراوە زانکۆکان داگیر کراون عەقڵەکانت بردراون مینبەرەکانت فرۆشراون یعنی بۆ نییە وەڵا باسی ئالی سعود بکەین لەبەرەوەی وەلی ئەمری ئێمەنا باش ئەگەر کابرای خیانەتی کرد لە مرۆڤایەتی بە تایبەتی لە موسڵمانانە کە ئێستا کە ئەوەی لە وڵاتی لە هەموو جیهان ئەگوزارێت بە تایبەتی وڵاتەکانی خۆمانەکە سەیرکە ڕێژەی خۆکوشتن ڕێژەی لەبار بردن ڕێژەی تەلاق بڕۆ محکەمەکانە سەیر بکەن باشە ڕێژەی خۆکوشتن ئەمڕۆ گەنجەی خۆی کوشت ئەوەندە ئەمڕۆ گەنجەی کوشت ئەمە ئافرەتی خۆی سوپان ئەمە بۆچی لەبەرەوەی کێشە ئابووری و داراییت بۆ دروست بووە کە ئاڵێت بەس با درای وڵاتەکە بێتە بەردەستم گرنگ نییە چی حکومەکات بۆیە ئالی سعود ئەیکات فازیل ئەیکات حەمەد ئەمین ئەیکات وسووەکە اسماعیل ئەیکات لە ئەوەی قیمەتی نییە تەواو دراوەکەی گرتووە بەوە داگیرتەکە سەیری سعودیا بکە بینای بەرزیلەیە هەلو کاتۆ گەشە دەستی پێکرد سەیر هەر دوای پەیماننامی برێتون و پەیماننامی پێترۆ دۆلارەکەیە گەشە دەستی پێکرد حتا سەیری دووبەی و ئیمارات و ئەوانە بکە ئەو وڵاتن هەموو بوژانەوە بەڵام سەیری ڕێژەی تەلاق و خۆکوشتن بکە سەیری بکە ئەجامە لە بدایەتەکە باشە ڕوات بەس دوایەکانی داڕمانی ئابووری لە دوای دێ سەیری لوبنان بکە کە ئێستاکە خەڵکی ئەچی بۆ دووبەی و ڕسمێک لە دووبەی و لە بورجی خەلیفە و فڵان فیسارە لە هەشتایەکان ئەوانە کە تەمەنێکیان هەیە هەموو باسی لوبنانیان نەکرد
هەنگە لوبنان کاکە گەشتێکی زۆری کردووە و زۆر گەشەی کردووە وایە سەیری ئێستای لوبنان بکە ئەگە زەکات هەبوو یان قوربانیت هەبوو لە لوبنانیەک مستحقتر نییە لەسەر زەویە بۆ چونکە تووشی داڕمانی ئابووری بوون لە بیدایەتە جوان دوایکە داڕمان ئەمە پیلانەکەی ئەزە سەیری سعودی و داهاتووی خەلیج بکە بزانە بە هەمان دەردی لوبنانەکان ئەڕۆ یان نە بڕۆ ئەزە سەیری داڕمانەکەی بکە هەرچی لەش فرۆشە لە لوبنانە هەرچی قمارخانەی گەورەیە لە لوبنانە هەرچی گۆرانی بێژی بەدڕەوشتە لە لوبنانە هەرچی قمارچی لە لوبنان هەرچی کوشتن و بڕینە لە لوبنان هەرچی مافیا لە لوبنان یعنی لوبنانەکە ئێستاکە بوونەتە مەڵبەندی فسق و فەساد و قمار و لە ناوچوون و لە باربردن و کێشە تەلاق و خێزان ئەوانە بۆ چونکە تووشی داڕمانی ئابووری بوون وڵاتەکە جوان بوو بەڵام تووشی چ بوون ئەخاوەیە کە دەجار کە دێ بەهەشت و جەهەنەمی پێیە بۆش ئێستاش کە زۆر کە شانازیە کاڵێکە لە وڵاتەکانی خۆشمان ها بژایەوە هەنجادە دروست کرا هەم بنا دروستکرا بەڵام بڕۆ محکەمەکان سیر بکە ڕێژەی خۆکوشتن سیر بکە بڕۆ کێشەی تاک و خێزان و کۆمەلگان سیر بکە سەیری داهاتووی گەنجەکانمان بکەن وەرە سەیرێکی لایفەکی وات بۆکەنەوە 300 نەفر سەخەتە پۆبجیەکەت بۆ کاتەوە پۆبجی ئەبێ دو سفرێکی بۆ زیاد بکەی 3000 و ئەوەندە نەفەرە 4000 5000 6000 بۆ چونکە سەربۆشکردنی خەڵکانە ئەم جیلە سپێن ئەبێ بەدایک ئەبێ بە باوک هیچیان هیچ حد بۆش لە پۆبجی زیاتری استیدا نییە ئەوەی زۆر لەوی باشترە موسەسەلاتە دانیشی مراد وای کردو فلان وای کردو فلانکە ناشەناسم نەخوای بەزیاد بی ئەجۆ باسی گۆرانی بێژەکەن جلوبەر جدیتت هەن لێوکانی چۆن ئەستور کردو هەن برۆیەکانی چەند جوان بوو هاوە پیا لە مەجلیس دانیشتۆ باسی برۆەکە باسی برژانگەکە باسی کچانەکە باسی پۆبجیەکە باسی موسەسەلات دەکات تەواو وەکو برچنسکی وتی کە سیاسەتمەدارێکی گەورەی ئەمریکایە ئەڵێ لە چەند ساڵی داهاتووە وا لە مرۆڤەکانەکەن کە بە عەقڵی خۆیان ئیش نەکەن ئەبێ بە مێدیایەکانی ئێمە کار بکەن ئێستەواو بە مێدیایەکانی ئەوان عنی مەجلیس مێدیا چی وت تەواو سپێنی ئەڵێتەوە ئەو کەسانێکە کە باسی ئەم ڕاستیەکە ئەم حەقەتە ئاکەیتن و یەکسەر ئەمە تەکفیریە ئەمە مبتەدیعە ئەمە وایە سەد ناڵێن بەبێ ئەوەی نە لە مێژوو بزانێ نە لە ئابووری بزانێ نە لە سیاسەت بزانێ يعني براستي كأخوي جورا بلاش نافر أم تحسبوا أن أكثرهم يسمعون أو يعقلون إن هم إلا كالأنعام بل هم أضلوا سبيلا وازن خلقاني كجويسكان هي كتساويان هي وازن تنها أنا رشولاغن بل كل رشولاغ خراب تريشن آخر شوين كوتني خلقانك بتشويري فرق سيا تو قليل الشيعية كي على إمامك خويا برستي قليل درويشك كي على الشيخك خويا برستي فرق سيا تو بدوي كسانك بكوي کە بە وەلی ئەمری بزانی کە گەورەترین زوڵمی لە مرۆڤایەتی کردووە بۆ ئیوان شیرکە ئیوی شیرکە بەڵام هیتۆ لەس ئەهلی سونە و جەماعەتی ئەخر ئەهەم بزانە شەیطان بەڕاستی زیرێک هەر کەسەی بە شتێکە جیرۆ دەکردووە خەڵکانێک بە حیزبایەتیەوە ئەسە سەر قەبری فڵان ئەڵێ ئەمڕۆ حەجی ئەکبەرم کردووە بە مردیش ئەیپەرستێت مریدەکانیش و دەروێشکانیش بە مردی شێخەکانی خۆیان پەرستن ئیمامەکانیشان شیعەکانی ئیمامەکان ئەپەرستن ئەوەکانی دیشە بە هەمان شێوە سەمع و تەعای سەتیان بۆ زانایەکان هەیە بۆ چونکە مادام لەوێ دانیش لە سعودیا دانیش ئەبێ سەمع و تەعای سەتمان بۆ هەبێت بۆ نییە باسییان بکەیت چونکە تۆ ئەبی بە تەکفیری بێ بە مبتەدیع وەڵڵی فەرقی شرکی وی و کوفری وی و جەهالەت و نەفامیوی هیچ فەرقی نییە لەگەڵ ئەو خەڵکانێک کە بە کوێری مەدحی کەسێکن ناڵێم زانای زۆر بەڕێزمان هەیە زۆر گەورەمان هەیە بەڵام زۆربیان گیراون و زۆربیان بێدەنگ بوونە و تا ئێستاکە لێدوانیان نەکرێت لەسەر مەسەلەی پێترۆ دۆلار کە چ چەواشەکاریەکە کە چ بەڵایەکە بەسەر ئەخلاقی موسڵمانان داهاتووە بەسەر جیرفانی بەسەر حکومەتی بەسەر پەرلەمانی بەسەر گەنجەکانی داهاتووە هەر باسیش ناکە هەر لێش نازانن هەر ناشیانوێ بزانن بۆ چونکە سەمع و تەعای سەتاسەتیان بۆ هەیە وەڵڵی لەگەڵ شیعە قسانەکەم ئەڵێم ئايات حەدیث ئەڵێ ناڵێ من شوێنی سیستانیەکەم سیستانی ئەو های نەگوتیەوە بەڵام ئايات و حەدیث هیچ بە دەروێشێک ئەڵێ کاکە ئەو ئايات و حەدیث ئەڵێ کاکە هیچ من شێخەکەم وای نەگوتووە ئەویش مادەم تاس پێ بڵێ پێترۆ دۆلار بڵێ نیکسۆن شۆک نازام چی ئەو شتان پێ بڵێ بێ دراوی کاغەزی ئەوەنە نانەن تۆ مادام باسی ئالی سعودیات کرد تۆ تەکفیری هەم بزانە شەیتان بەڕاستی زیرەکە ئەمەیە بەڕاستی ئەز ئەڵێ تالله إن كنا لفي ضلال مبين براسي أما لقوم راجع جورا دابين أما خوي جورا أفهم لقيامة ده خلقان يقول إن شاء الله كسانا نبين سكا لما قولي توات دراسة ما كردوا توجني وانا سكردوا طواوي جيان مسوي سلف كردوا بويك أشتغل ما ندز بويك مخافة أن يدركني وكو حذيفة بن يمانك أفرمي برسال من لشرك لا بيغمس صلى الله عليه وسلم بويك نكو مناوي إدباش بو إما شون يشتون كريتون تراويح تون كريتون دز ويشتون أو دز ويشتون هلا جير أو شتان أمانوي خيرك بزاني بلا مشاركي نامانوي بزاني بوت سكا أما سياسة معادي ولي أمريكاني خمانة براستي داماوي أو داماوي كشتك موضوعش عن لا أرادة
بۆیە ینی بە پارەکردنی گۆڕستانەکان و ڕسومات و بێئەخلاقی و بەدڕەوشتی و مەلها و دیسکۆ و جگارە و مەشڕوب و نێرگەلە و نێربازی و مێبازی ئەوانە هەمووی بەرنامە بۆ دارژراوە بۆچی ما يفرق به بين المرء وزوجه ئەم بنکانە بۆچیە ئەمانە بۆ لە ناوچوونی خێزان و هەدەفەکەشیان پێکاوە بەڵامشی گوتی کە شەمشەمە کوێرە ڕۆژ نابینێت لە خەتای زەعیفی چاوەکانی شەمشەمە کوێریە بەڕاستی کاتێک ئینسان باباسی وەلا و بەڕا بکات کاتێک تۆزێک لە مێژوو یان لە سیاست یان لە ئابووری ئەزانێت بزانێت ئەو کاتە باز بکەم نەک بە کوێری و بە کەڕی و لاڵی بسومون بکمون عمیون شوێنی شتێک بکەوێت ئەگەر شتێک هەڵەیە ئەڵێن هەڵەیە وەلو چاوەکانی خۆشمان بێت وەلو باوکی خۆم بێت وەلو ئەو زانایە بێت کە من بە زانای خۆمێزانم کە لە شتێکە نەیپێکاوە ئەڵێم نەیپێکاوە بەڵام ئەگەر کەسێکی خراپ شتێکی ڕاستی گوت وەکو لە حەدیثەکە صدق الكذب درۆزنەکە ڕاستی کرد ئێکە لێ کۆڵمەوە فاسقێکە إن جاءكم فاسق بنبأ فتبينوا ليه كل ما فاسقك شيطانك هوالكم بودي ليه كل ما أجر راس ولا بصدق الكذب أجر دروج ولا فاسقك أو دروي هنا إيه باش برو تاريخ بخوينه كاكجا ودرن زام السلبي كان يشان روج بروج خو بخوتانا بينين خو أو كصانيك من تلفزيون هناك من الأخوة بزيادة خلق بمن ما بس بالضبط قصك هات زي أو تسيرك أو شانك الرؤيا عندك توبيش الباسط كذو يخش كان واضحا خۆشەویستەکانم کەواتە جیرفانمان داگیر کرا زانکۆکانمان داگیر کرا تەلەڤیزیۆنەکانمان داگیر کران عسکەرمان داگیر کرا مخابراتمان داگیر کرا هەر هەمووی کراوە بە ئەمریکایی کراوە وەکو ئەندریاس پۆپ هەر هەموو قساکات ئەڵێ کێشەیمە ئەڵمانە ئەڵێ کێشەی بە موسڵمانبوونی ڕۆژئاوانیە کێشەیمە بە ئەمریکایی بوونی ڕۆژئاوایە یعنی ئەڵێ سێرکە گەنجەکانمان ئەڵێ هەمووی لەگەڵ ئەمریکیەکان چیان گۆت چیان کرد ملەتی ئێمەش کەلتوری ئێمە کەلتوری ئەڵمانی نەماوە کەلتوری ئەسکەندەنافی نەماوە کەلتوری کوردی نەماوە کەلتوری عەرەبی نەماوە هیچ کەلتوری نەماوە هەموو ئێستاکە وردە وردە بە ئەمریکایی ئەکرێ مەطعەمەکان بە ئەمریکایی ئەکرێن جێشەکە بە ئەمریکایی ئەکرێت جلبەرجی ئەمریکایی پارەی ئەمریکی یعنی هەر هەمووت کراوە پەروەردەت و زانکۆت و حتا ئێستا وردە وردە مینبەرەکانیش ئەکرێن بە ئەمریکایی ئەبێ بە ئاواز و هۆنراوەی ئەو قاف قسەم کرد کە ئەو قافیش سەر بە ئەوانە کەواتە وردە وردە هاتووە وەکو سیستەمە هەڕەمێکەیە هەر وەک لە دۆلاریشە خۆ هەڵناگەری سەحەق بێتن ئەوانە شتەکان نەشاردوتەوە $3 کە هەڕەمەکە تێدایە چاوەکە تێدایە بەو چاوت کە دۆلارەکەی هەموو جیهانی داگیر کرد و ئەوس دێتە خوارێ بۆ پێگەکانی ترە و مەسلەی پەرلەمان و ئێمەی میلەتیش لە خوارەوەیدان ئێستامە لەسەر و باسەکەن هێشتا 7 قاتمان ماوە باز بکەین خۆ 13 قاتە 7 قاتمان 12 قاتمان ماوە باز بکەین زبینە بەرچای خۆت ئێمە شەڕ لە چیەکەین لە قاتی خوارەوە حکومەت و پەرلەمان و میلەت لە قاتی خوارەوەدانە ئێمە شەڕی پەرلەمانەکەین شەڕی سەرۆکەکەین لە کاتێکە سەرۆک و حکومەت قولابی ماسی لە ماڵاشوی گیر کراوە هەر کەسێک بێتە سەر حکوم ئەبێ هەمان بەرنامە جێبەجێ بکە وەڵڵی ڕیشت 1 مەتر درێژ بێت سەلەفیەکی نازانم چی بی سروری بی یان وەتەنی بی یان عیلمی بی ئەبێ دەفتەری قەرزەکان لە پێش هەمووش یاسا و ڕێسایەک دابنێ یان ئەوەتە ئیفلاسبوونی وڵاتەکەت ڕابگەێنی یان ئەوەتە بێ جێڕایلی فەرمانەکانی بی پەرە بدەی بەو دیسکۆ مەلهانە بۆ چونکە ئەمە پارە لەوە پەیدا بێت بەتەمای بەرهەمی ناوخۆمە بە کە ئەم کابرایکە بکوژی ئابووری کە باسەکات ئەڵێ وا لە وڵاتان ئاکەین کە ئەگەر نەوت بە $100 بێت تەنها $4 بەشی معاشکە بمێت و ئەوتر هەر هەمووی ئەبێت دەستحەقی کۆمپانیایەکان و قەرزەکان و ئەو ڕیبایی کە دێتە سەری و بۆ جێشەکەی بۆ عسکەرەکەی بۆ مخابراتەکەی بەکاربێنێ 2.5 تا 3 بەشی معاشەکەی بکە ئەگەر بە $100 بوو ئەگەر بە $50 بوو نەوت و ئەوانە ئەو بەشی قەرزی کۆمپانیا و بانکەکانیش ناکات هەروە ئێستا کە خۆ بینن زۆر بە وازحی دیارە وەڵڵاهی شەرح و تەفسیر و تەویلی ناوێ شتەکان زۆر بە وازحی دیارە بەڵام بەداخەوە زۆر کەمێکمان نەبێ درگ ناکەین قەلیلا ما تەذەکەڕون خی گەورە ئەفرن زۆر کەمێکتان نەبێ بیر ناکەنەوە ئەگەر نا وێنەکان خۆیان ئەدون بۆ دەرەنجام سلبەکانیش بە خۆیان دیارن خۆشەویستەکان کاتێکی زۆرمان لێگرتن داوای لێبوردنتان لێ یەکەم هیوادارم سوودم پێگەیان دەبن ئینشاءڵڵا لە حەڵقەی داهاتوودا دێمەوە خزمەتتان وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه بەڵام یەک تێبینیم هەیە بەڕێزەکانم پرسیارێکی یەکجار زۆرم بۆ دێت لە هەموو لایەکەوە بۆیە داوای لێبوردنەکەم کە ناتوانم وەکو پێویستی وەڵامتان بدەمەوە یعنی لە پێیجەکەیە لە مێسەنجەرە لە بەنامێ بە هەموو جۆرێک بۆم دێ بەڕاستی ئەگەر تەواوی ژیانی خۆم یعنی واز لە خواردن بێنم واز لە خەو بێنم واز لە ئیشکردن بێنم واز لە ماڵ و منداڵم بێنم ئەو جە ناتوانم وەڵامی ئەو هەموو پرسیاران بدەمەوە ناشکرێم هەموو تەواوی ژیان واز دەبن ئیلا توام لە کاتێکی
گونجاوە وەڵامی پرسیارەکانتان بدەمەوە ئەویش چەند کەسێک ئەتوانم جواب دەمەوە ئیتر پرسیار لە دوای پرسیاردی ئەوان ئەکەونە خوارەوە تەنها ئەتوانم ئەوانێک کە لەسەرەوەە چەند جواب دەمەوە یاخود تۆزێک دێمە خوارەوە لە پرسیارەکانە بەڵام هەر ناتوان بگەمە خوارخوارێ بۆ لەوانەیە خەڵکانێکی زۆر گومانی خراپ بەنیان پرسیار بکەن بامۆستا بۆ جواب نادێت ئەوەی هۆکارێکە ئەجینە بەسەرچا وەڵامی هەر هەمووتان ئەدەمە بۆی داوای لێبوردن لەو کەساناکەم کە تا ئێستا وەڵام نەدانێتەوە بەڵام بە گوێرەی پێویست ئینشاڵڵا دێمە خزمەتیان وەڵامتان ئەدەمەوە وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه